ژمارەیەک ناوداری پارتی کۆماری ئەمریکا دەستیان بە کەمپینی خۆکاندیدکردن کردووە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە 2024دا چەندێکیان وەکو سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ و باڵیۆزی پێشووی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان نیکی هێلی کەمپینەکانیان بەهێرشکردن لەسەر ناوەندە دەسەڵاتدارەکانی ئەمریکا وەکو وەزارەتی دەرەوە و وەزارەتی بەرگری پەنتاگۆن دەستیان پێکردووە بۆ تێگەیشتنی کەمپینی بەم شێوەیە. میوانداری دکتۆر صلاح الدین ئەحمەد پرۆفسۆر لە یۆنیۆن کۆڵج لە شاری نیویۆرک دەکەین. دکتۆر ئەم کاتت باش بەیانیت باش، یعنی کەمپینێکی ئەوها بە تایبەتیش کە دوێنێ و پێرێ بیستمان کا سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ بە ئاشکرایی پەلاماری پەنتاگۆن وەزارەتی دەرەوەدا و بە شێوەیەک دەڵێ کە ینی دەسەڵاتدا یان ڕێبەرایەتی ئێستا وا خەریکە شەڕی سێمی جیهانی دەست پێ دەکاتن. یعنی ئەم شێوە کەمپینە چۆن تێگەشتنی جەنابەت بۆ ئەم شێوە کەمپینە چییە؟ بەڵێ دیارە کەمپینێکی زۆر استراتیژی ڕاستی ئیداری بایدن ئەو ئیشەشی بۆ با بڵێن ترامپ و لانگرانی ترامپ ئاسانتر کردووە بەوەیە کە پشتگیریەکی تا ڕادێک بێمەرجی حکوومەتی کیڤ دەکات بە هەموو شتێکەوە بە یارمەتی ماڵی و چەک و تەقەمەنی ئەوانەوە لە کاتێکە ئەو مەسەلەیە وەکو زۆر مەسەلەی تری سیاسەتی دەرەوەیی یەکێک لە خاڵە هەرە سەرەکیەکان نییە بۆ دەنگدەری ئەمریکی. ئەو شەڕێک کە ئێستا بەڕێوە چێ لە ئوکراین یان مەسرفێکی ئەجگار زۆری هەیە هەر کاندیدێک پەنجە بخاتە سەر ئەو مەسەلەیە وە ژمارەکان زیاتر باز بکاتەوە کە تا ئێستا ئەو کۆمەکە لە ماوە یەک ساڵە بۆ نمونە گەیشتووەتە چەند کە گەیشتوێتە بە هەموو شتێکەوە گەیشتوێتە نزیکەی 77 بلیۆن دۆلار ملیار یان ملیۆن. ئەگەر ئەوان لەسەری بخوێنن هەر با بڵێن هەر کاندیدێک حتمەن لە زەرەری بایدن و هەڵبژاردن، بەڵام نەک هەر زەرەری بایدن و دیموکراتەکان دەبێت، حتا کۆماریەکان ئەوانەی کە پشتیوانی لە شەڕەکەن دیارە ئەم بابەتە لە قازانجیان نییە. بەڵام دکتۆر صلاح الدین دەمێ یعنی ئەوە تێبگەم ئێستا سەرۆکی پێشوو وەکو چۆن وەزارەتی دەرەوە پەنتاگۆنشی کردووە بە ئامانجی خۆی و پەلاماریاندا و دەڵێ کاریگەر نەبوونە یانش ئەرکی خۆیان جێبەجێ ناکەن بە هەر شێوەیەک. یعنی کەمپێنی هەڵبژاردنش بۆ ئەوەیە کە خەڵک قەنەعەت بە خەڵک بکەی بۆ ئەوەی دەنگت پێ بدەن. تۆ بڵێ ئەم ستراتیژیە یعنی یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی زیاتر خەڵک دەنگ بە ترامپ بدەن بۆ نمونە؟ بەڵێ من پێم وایە لەبەرەوەی ئەو لێکدانە و دنیابینیەی هەم بایدن هەم ئەوانەی دیارە ئەوەی کە فەرموو دروستە دەربارەی کۆماریەکانی تر ئەوانیش وەکو بایدن جۆرە دنیابینیەکیانەیە کە هی سەدەی بیستە بەشێکی هی سەردەمی شەڕی ساردە کە لە ناو ئەو جۆرە سیاست کارەیە و لە ناو با بڵێن دامەزراوە سیاسیەکانی واشنگتن دیسیە پشتگیری و کۆمەک کرێت، بەڵام بەگشتی لە ناو خەڵکە وە بە تایبەتی کۆماریەکان کەمتر ڕۆڵی دەستێوەردانی حکوومەتی ئەمریکی لە وڵاتان کەمتر بێتەوە و زیاتر تەرکیزی لانی کەم یەکێکە لەو شتانی کە لە ڕاپرسیەکانە زۆر بەڕوونی دەرەکەوێت کە زیاتر تەرکیزی سیاسەتی ئەمریکی لەسەر ژیانی خەڵکی بێ لە ناو ئابووری خودی ئەمریکا بێ. ئەمە لایەکی تریش ئەومان بینێت هەر شەڕێک هەر جەنگێک کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو بێ بە بەشێک لە 1940ەوە لە شەڕی جیهانی دووەمەوە شەڕێک بووە کە وەها قەنەعەت بە خەڵک کراوە کە ئیتر بە دروست یا بە نادروست کە مەترسی لەسەر خودی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. ئەمە دروستە تەنانەت بۆ کۆریا، بۆ ڤێتنام، بۆ عێراق، بۆ ئەفغانستان. ئەم جارە ئەم مەسەلەی وان نییە، پشتگیری خەڵکی نییە لە ڕاستیە و ئەشێت بە پێچوانەوە بکەوێتەوە. دکتۆر صلاح الدین ئێمە بینیمان بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەم سەرۆک ترامپ هەم نیکی هێلی
کە باڵیۆزی پێشووی ئەمریکا بوو لە نەتەوەردەکان هەمیش فەرماندەی ویلایەتی فلۆریدا ئەوانەی کە ناوداری کۆماریەکانن کە هاتوونە پێش بۆ ئەوەی کە دەست بکەن بە کامپێن و شتیوا. بەڵام دەبینین کە هەمویان یان زیاتر دکتۆر سەرۆک ترامپ و هێلی باسی ئەوە دەکەن کە ئەگەر ببن بە سەرۆکیان ئەگەر بکەونە دەسەڵات یارمەتی لە هەموو وڵاتان دەبڕن لەوانە عێراقش و بەتایبەتیش ئەوەی کە شەڕ ئێستا وەکو باس کرد لە ئوکرانیا شەڕی هەرە گەورە و شەڕی جیهانی ئێستا لەوێ دەبتن. یعنی تۆ بڵێ ئەمەش یارمەتی دەری ئەوە بێ کە ئەوانە خەڵکی ئەمریکی ئەوانەی کە لە دژی شەڕن ئەوانەی کە لە دژی سیاستەکانی پێشووی ئەمریکان لە کە دەستی وەردانیان لە وڵاتەکانیان کردووە یارمەتی دەربێ ئەوانەیش لە دەوری ئەوانە کۆبوونەوە. بەڵێ بێگومان ینی وەکو مەسەلا یانی بەدەر با بڵین لە خاڵەکانی تری پلتفۆرمی هەر یەک لەو کاندیدانە بەڵام وەکو پرسێک بە تایبەتی پرسێک بەجیا عادەتەن و ئێستا بە تایبەتی قەناعەتهێنان بە خەڵک دەربارەی ئاشتی ئاسانترە وەک لە قەناعەتهێنان بە خەڵک دەربارەی شەڕ لە کاتێکە ئەو خودی ئەو وڵاتە لە ژێر مەترسیان نەبێت. ئەم مەسەلەیە هەر کەسێک جا دیموکرات بێ یان کۆماری بێت بەکاری بێنێ بیکات بە مەسەلەیەکی سەرەکی مەرکزی لە باوڵێن هەڵمەتی ڕاگەیاندن و پرۆپاگەندەیە حتما قازانجی زۆری لێکەوێتەوە هەر چەندە سیاسەتی دەرەوەی وەکو بەکورتی دکتۆر سەلاحەدین بەکورتی بۆ دیموکراتەکان و سەرۆک بایدن تا ئێستا نەیانتوانی بە فەرمی ڕابگەن کە یەکێک هەیەە یان بایدن بیانێکی دیکە بۆ ئەوەی بکەوتە کەمپێنی هەڵبژاردنەکان یان مەبەستەوەی بۆچی دیموکراتەکان بەڵێ ڕاستی ئەو مەسەلەیە باسی کرد پاریش کە ئەمێنێتەوە بۆ پێم وایە وتی دەوری مانگی دوو-سێ ئەگەر بیرم ما بێ بەڵام بەو زوانە حتمما دەربارەی ئەوە بیستین و مەرجیش نییە ڕاستی بایدن جارێکی تر خۆی کاندید بکاتەوە چکە ئەو مەسەلەیە دیوێکی یەکەوێتە سەر بایدن وەکو شخص بەڵام دیوێکیشی ڕەنگە ینی ڕاپرسی و مشاوەرەی با بڵێن ستێرەکانی خودی ئەو یا سەرکردایەتی خودی ئەو حیزبە زیاتر هەرچەندە نیشان دەرچووە کە خۆی کاندیدەکات. دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرسۆن لە یونیۆن کۆلج لە نیویۆرک زۆر سوپاس. زۆر سوپاس بژیت.